من پێم وایە ڕاستە حکوومەت لە ئێرانە حکوومەتێکی ئاینیە. سیستەمی سیاسی ئەوان ویلایەتی فقیتیە بە جۆرێکە لە فەلسەفەی سیاسی چۆن لە وڵاتانی ئەوروپی حکوومەتێک با بڵێن فەلسەفە سیاسەکەی لیبراڵە یا سۆشیالیستە یا کۆنزەرڤەتیڤە کۆنخوازە با بڵێن. بە هەمان شێوە ئێرانیش ئەو دەسەڵاتی کە هەیە لە ئێران کاتی خۆی خومێنی کە مەرجعی نووسین بووە بۆ کتێبەکەی بۆ ئەم جۆرە لە نیزام کە ویلایەتی فقی هەبێ لە ئێران وە جۆرێکە لە تەنزیرکردنی شیعەی قوم نەک عێراق. لە عێراق ویلایەتی فقی لە ناو مەدرسەی نەجەفانیە لە نەجەف و کەر ئەو خلافێکە تیۆریە لە بینی هەردوو بینەکەیە لەبەرۆ کاتێک هێنیە سەردین کە وردێکەکەینەوە شتەکان بەرە بەراگۆڕە. ئێران زۆرینەی شیعەیە بەڵام مەبەستمەوە نییە زۆرینەی فارسە. ڕاستە فارس زۆرینەیە بەڵام شیعەی کوردی زۆرە لە خۆراسان کرماشان ئیلام وانە ئێمە شیعەی کوردی زۆرە. یعنی زۆر جار تۆ ئینتیمانەتەوەیەکەت خستۆتە پێش شیعەگەرێ. ڕاستە حکوومەتەکەوەیە بەڵام لە خۆپیشاندانەکانی 2022 شۆڕشی ژینە و لە خۆپیشاندەکانی پێش ئەم جەنگەی ئێستا ئەوەی کە ڕوبەڕووی حکوومەتی ئێرانە بێتەوە خەڵکی شیعە مەزهەبی ئێرانە بە تایبەتی لە مەیەم دواییە چکە ناوەندی بەرهەڵسێکە لە تاران و لە شارە فارسیەکان بوو. کەواتە لێرایە با بڵێن کۆنسپتە ئاینەکە بەو شێوەیە ینی پلەیەک نییە لە ئیشەکەیە. ینی هێشتا ناریشتنە ئاینەکان بەرکەوتنی دوو ناریشتن نییە بە قەدەونەی بەرکەوتنی ڕژێمێکە لە ئێران ناوێت پابەند بێ بە خواستەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە. ئەمە جەوهەری کێشەکەیە بە بڕای من.